بروگرام هم شوش زۆر خراپ لێم قەومایە دەرسی ئۆنلاین شەڕح دەکرد کارەبام لێ کوژایتەوە ئەو جووەکەنجی مشکلەیە ئەوە GPS نەکارەبا نەخەتی ئینتەرنێت مشکلت نەما لە بۆ خوێندنی ئۆنلاینی چیم پێویست دەبێت زۆر بەسیتە ئایپاد شەریکی ئەپڵ و براندە هەرزانەکانیشمان هەیە و لەگەڵ مایکێک بە هەمان شێوە هەرزان و گرانمان ئەدی مۆبایلەکەم بە چ ڕابگرم ستاندی وا کە درێژە 2 مەتر بەرز دەبتەوە مشکلەشت حەل ئەدی ژاوەژاوی منداڵە هێستێتە چی نۆیز کانسلیشن کە سەوتی دەوروبەرت نایەلی مشکلەکەت حەل دەکات ئەمن بە سەعات دەرسی دەرێمەوە پشت و مەلە مشکە مامۆستای ئازیز نەک لە بۆ خۆت لە بۆ تەڵەبەکانیشت پێیان برێ بڕاندی ئاریگەینی کورسی و مێزەکانی مشکلەکەت حەل دەکات کیبۆرد ماوس پاوەربانک چۆن قوتابیەکانم بە کوالێتێکی باش بمبینە ئەو فەیسکامە مشکلەکەت حەل دەکات بە چەندین مۆدیلی جیاواز هەمانە دیلۆ ئایپادی بە چ بنووسم زۆری زەعازە نووسی قەلەمی ئایپادی چارەسەری مشکلەکەت دەکات و دەمەوێ ئەوەش بڵێ لە بۆ قوتابیان و مامۆستایانی ئازیز لە زانکۆ و پەیمانگە و قوتابخانەکان تەواوی پێداویستیەکانی خوێندنی ئۆنلاین لە ئاری گەیمینگ بەردەستن دەتوانن سەردانی وێبسایت و ئەپلیکیشنی ئاری گەیمینگ بکەن و داشکانی تایبەت کراوە لە بۆ ئێوەی عزیز مشکلەکانم هەمووی حەل یا خۆ بەخێر وڵا کاکە منش مامۆستامە ئەوە شیانەی داتەنەوێم دەرمش ئەمیش پێویستمە